هەموو هەدەفی مە پێیاو بێ. بارزانی کە لە 19 ئابەوە بۆچوونی جیاواز لەسەر پۆستەکەی هەیە، ڕێک دوای ئەو 48 کاتژمێرە سەردانی تورکیا دەکات کە حکوومەتی عێراق بۆ کشانەوەی هێزەکانی تورکیا دیاری کردبوو. تورکیا دوای 48 کاتژمێرەکە پاشەکشەی نەکرد و بارزانیش لە کاتێکدا بڕیاری داوە سەردانی تورکیا بکات کە پەیوەندیەکانی تورکیا و عێراق ئاڵۆسترە لە هەر کاتێکی دیکە. بارزانی بەر لە هەفتەیەکیش سەردانی سەعودی کرد و لە بەرزترین ئاسدا پێشوازی لێکرا، ماوەیەکە لە ناوچەکەدا هاوپەیمانێتێک لە نێوان تورکیا و سەعودیا و قەتەردا پێک هاتووە. بەوتەی چاودێران چەقی هاوپەیمانێتیەکەش یەکلاکردنەوەی کێشەکانی سووریا و عێراقە لە بەرژەوەندی ئەو بەرێدا. بارزانیش لە ماوەی هەفتەیەکدا سەردانی دوو وڵات لەو سێ وڵاتە دەکات کە هاوپەیمانێتیان پێکێناوە. هەندێک لە چاودێران پێیان وایە جێگیربوونی هێزێکی تورکیا لە نزیک مووسڵ سەرەتای قۆناغێکی نوێیە بۆ یەکلایکردنەوەی کێشەکانی ناوچەکە و بەتایبەتیش عێراق. هەر بۆیە لە عێراق و ناوچەکەدا کاردانەوەی زۆری لێکەوتەوە. ئێران و عێراق نیگەرانن. ئەمریکاش بێدەنگە و پێدەچێت ئەو بێدەنگیەش بە واتای ڕەزامەندی ئەمریکا بێت. لەناو هەرێمی کوردستانیش بۆچوونی جیاوازی لێکەوتەوە. پارتی دەڵێت هاتنی ئەم هێزە شتێکی ئاساییە و بۆ ڕاهێنانی هێزە عێراقیەکان هاتووە کە مەبەست لێی هێزەکانی حەشدی وەتەنیە. گۆڕان نیگەرانە لە هاتنی هێزەکە و دەڵێت هاتنی ئەو هێزە پێشێلکردنی سەروەری عێراقا. یەکێتی ئەگەرچی بە فەرمی هەڵوێستی خۆی ڕانەگەیاندووە، بەڵام هەندێک لە بەرپرسانی و میدیاکانی دژی هاتنی ئەو هێزە قسە دەکەن. بەشێکیش لە چاودێران لەبارەی ئەوەی کە یەکێتی هەڵوێستی فەرمی دەرنەبڕیوە پێیان وایە کە پێدەچێت یەکێتی ئاگاداری پلانێک بێت بۆ داهاتووی عێراق و ناوێت بە یەکلایکردنەوەی خۆی بۆ دژایەتیکردنی پلانەکەی بەرەی تورکیا و سەعودیا و قەتەر لە ئەگەری سەرگرتنی پلانەکەدا پەراوێز بخرێت. هەرچی دوو هێزە ئیسلامیەکەشە واتە یەکگرتوو کۆمەڵی ئیسلامی، ئەوانیش هەڵوێستیان ڕوون نییە. لە کاتی هاتنی هێزەکەی تورکیا حکوومەتی ئەو وڵاتە ڕایگەیاند جوڵاندنی ئەو هێزە لە چوارچێوەی هەوڵەکانی هاوپەیمانی نێودەوڵەتیدایە بۆ کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ. لەمبارەیەوە ئاژانسی فەرمی هەواڵەکانی ئێران ئێرنا ئاماژەی بە پلانێکی هاوبەشی سەعودیە و تورکیا و پارتی دیموکراتی کوردستان و هەندێک لە سەرکردە سوننەکانی وەک ئەسیل نوجێفی و تارق هاشمی کردووە بۆ کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ و ناوچە سوننەکانی دیکە. بەپێی راپۆرتەکەی ئێرنا هەمان پلانی کۆنتڕۆڵکردنەوەی شەنگال لە مووسڵ دووپات دەکەنەوە کە بەوتەی ئێرنا پێشمەرگە بەبێ شەڕ شەنگالی کۆنتڕۆڵ کردوێتەوە. بەپێی ئەو پلانەی کە ئاژانسی فەرمی هەواڵی ئێران بڵاوی کردوێتەوە و داعشی بەداردەستی تورکیا و سەعودیە ناوبردووە بەرلەوەی سوپای عێراق هێرش بکەن، داعش لە مووسڵ و ناوچە سوننەکانی عێراق دەکشێتەوە و هێزەکانی حەشدی وەتەنی سوننە دەست بەسەر مووسڵ و ئەو ناوچانەدا دەگرن و ڕێگە بەهاتنە ناوەی سوپای عێراق نادەن. ئەوەش سەرەتایەک دەبێت بۆ دابەشکردنی عێراق بەسەر سێ هەرێمی سوننە و شیعە و کورددا. تەنانەت لە میدیاکانی سەر بە حکوومەتی ئێراندا باز لە پلانێکی نوێی ئەمریکاش دەکرێت بۆ دابەشکردنی عێراق بەسەر ئەو سێ هەرێمەدا. بەڵام تا ئێستا ڕوون نییە ئێران کە بەتوندی دژی پلانی دابەشکردنی عێراقە بەسەر ئەو سێ هەرێمە تا ڕادەیەکی زۆر سربەخۆیەدا لە کرداردا لە بەرامبەر هاتنی هێزی تورکیادایە چه هەڵوێستێکی دەبێت. ئایا جوڵاندنی هێز لەلایەن تورکیاوە دەبێتە هۆی جوڵاندنی هێز لەلایەن ئێرانیشەوە؟ بەو پێی ئێران ترسی ئەوەی هەیە لە ئەگەری دابەشبوونی عێراق بەسەر ئەو سێ هەرێمەدا دوو هەرێمە سوننی و کوردەکە زیاتر دەبنە ناوچەی قوڵایی استراتیژی تورکیا و سەعودیا. لەم نێوانەدا ڕایگشتی کورد نیگەرانە لەوەی لەم قەیرانە ناوچەیەدا و لە ئەگەری داڕشنەوەی سەر لە نوێی ناوچەکەدا بەهۆی نایەکگرتووی و نەبوونی استراتیژی هاوبەشی هێزە کوردیەکانەوە کورد جارێکی دیکە نەتوانێت دەرفەتەکان بقۆزێتەوە.